پاش یەک لە سێتەقینەوەکانی شاری بەسرا لە حوتی مانجی هەشت گڕ و دووکەڵ بەرەو ئاسمان بەرز بووەوە. هەرچەندە تونند و تیژی تایفی بە شێوەیەکی مەزن لەم ساڵانەی دوایی دابەزیون، بەڵام تەقینەوەی بۆمب و پەلاماری خۆکوژی هێشتاش بە شێوەی ئاسایی ڕوودەدەن. لە هەماکەدا سەرنەکەوتنی هەڵبژاردنەکان خەریکە نیگرانی بەرز دەکاتەوە سەبارەت بە توانای عێراق. جەنەڕاڵ ڕێ ئۆدیۆرنۆ دەڵێت هێزە ئاسایشەکانی عێراقی ئامادەن بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی مەزنتر. بڕوام وایە هەتایەکی مانگی نۆ چەند هەنگاوێک بەرەو پێکەنانی حکومەتێک بەدی دەکەین، بەڵام ژمارە ئێمە پەیوەندی بە پێکەنانی ئەو حکومەتەوە نییە، بەڵکو ژمارە ئێمە پەیوەندی بە توانای هێزەکانی ئاسایشی عێراقەوە هەیە لە توانایان بۆ ڕاگررتنی ئارامی. من بڕوام وایە ئەوان بەرەو ئەو توانای هەنگاو دەنێن. لە کۆنفرانسێکی ڕۆژنەمانی لە عێراق سەرکردەیەکی سوپای عێراقی هەمان متمانەی جەنەرال ئۆدیۆرنۆی دووپات کردەوە. هێزەکانی ئاسایشیمان بە باشی ئامادەن و بەرپرسیار دەبن لە پاراستنی ئاسایشی وڵات. ئێمە لە میانی ئەم قۆناغەدا بە تەواوی ئامادەین بۆ گرتنە دەستی سەرجەم بەرپرسیارەتیەکان لە هێزەکانی ئەمریکایی. جەنەرال ئۆدیۆرنۆ دەڵێت ئەو 50,000 سەربازەی ئەمریکایی کەوا لە عێراق دەمێنەوە ژمارەیەکی مەزنە، بەڵام هیدیکە دەڵێن نادڵنیایی لە پاشەڕۆژی حکوومەتی عێراقی نیگرانێکی گەلێک مەزنترە. هالا دێڵ کە شارەزایەکی ڕۆژهەڵاتی نێوەڕاستە لە بنیادی هەرەتیج لە واشنگتن دەڵێت سەنجێکی یەکجار زۆر خراوەتە سەر ئەوەی کە دوا مۆڵەتەکە یەکی نۆ چمانایەک دەگەێنێت سەبارەت بە ژمارە سەربازی ئەمریکا لە عێراق. یەکێک لەو شتانی کە دەبوایە بەدەست بهێنرێت عێراقیەکان بکەونە سەرپەی خۆیان و وا لە عێراقیەکان بکرێت خۆیان حکومەت پێک بهێن و فشار بخەنە سەر عێراقیەکان کارەکان بە هاوئاهەنگی بکەن. دێڵ دەڵێ ئەگەر عێراق نەتوانێت بەم زوانە حکوومەتێکی هاوپەیمانی ساز بکات، ئەوە ئەرچی جێبەجێکردنی استراتیژیەکی دژ بە یاخیبوون و دابینکردنی ئاسایشی لەوانەیە بکەوتە سەرشانی سەکردە لەشکرەکانی عێراقی. ئەوان بەرپرسیاری شارەکان و زۆربەی وڵاتەکان پێم وایە ڕێبەراتی دەبێت لەوانەوە بێت بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ یاخیبواندا بکەن. هەر هەفتەی ڕابردوو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیەگرتوەکان داوای لە پەرلەمانی نوێی عێراق کرد بە پەلای حکوومەتێک پێک بهێنێت. دیپلۆماتی باڵای نەتەوەیەگرتوەکان لە عێراق ئادمەلەگەر دەڵێت دواخستنەکان کاریگەریان لەسەر نائارامی دەبێت کەوا لەوانەیە وەک هەلێک لەلایەن ئەوانەی دژ بە دیموکراسی لە عێراق بقۆزرێتەوە. ئەم راپۆرتە لە بەشی کودەنجی ئەمریکا پێشکەش نەکرا.